بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل هات بۆ لای فەرمی عیش ما شئت فإنك ميت. ئەی محەممەد صلی الله عليه وسلم چی دەکەی بیکە، هەر کردەوەی دەکەی بیکە، چۆن دەژیت بژی، بەڵام تۆ دەمریت. واحبب من شئت فإنك مفارق. کێت خۆش ئەوێ خۆشت بوێ، بەڵام دڵنیا بە ڕۆژێکە بێ لێ جیا بیتەوە، یا ئەو لە تۆ جیا دەبێتەوە یا تۆ لەو جیا دەبیتەوە. بۆیە مردن چۆن کاتێکە لە دنیادا خێزانەکان ژنومێردەکان لە یەک جیا دەبنەوە، مردنیش لە خۆشەویستەکان و ئازیزەکانت جیا دەکاتەوە. بۆیە ئەو لە پێشمانە، ئەو ڕۆژە لە پێشمانە کە ئازیزترین کەسی خۆمان دامان دەپۆشێت، کەواتە بۆ هیچ کەسێک خۆت خراپ مەکە، بۆ هیچ خزمێک، بۆ هیچ ماڵ و مناڵێک، بۆ هیچ کەسێک قەبر و قیامەتی خۆت تاریک مەکە، چونکە ڕۆژێک دێت بەخوا هەمومان لە یەک جیا دەبینەوە، هەمومان خاوەنی گۆڕێکین، هەرێکی لە شوێنێ دەنێژرین. ئێستا چۆن کۆبووینەتەوە؟ بەخوا ڕۆژێک دێ هەمومان لە یەک جیا دەبینەوە، کەواتە مردنت لەبیر نەچێ خوشک و برای بەڕێزم. بەڵێ کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی لەوێ دەبینی کەس چاودێری کەس ناکە. لە گۆڕستانە چاودێریکردن نییە، نە ژنەکەت چاودێری دەکرێت، نە کچە جوانەکەت کە بە گەنجی مردووە، نە کوڕەکەت، نە مراقبەی ژن و مێردایەتی هەیە، هیچ کەسێک مراقبە و چاودێری ناکرێت. بەڵێ خێزانەکەت بە تەنیشتی کەسێک و دەنێژی پیاوێکی بێگانەیە، دڵیش لێ پیس نابێت چونکە مرد تەواو. مردن ئەو کارە ساتەیە. بەڵێ هیچ کەسێک حیمایی نییە، قەبری فەقیر و دەوڵەمەند هەموو یەکسانە. بۆیە ئەو خێزانەی ئەو منداڵی کە خۆشت دەوێ بە دڵنیایەوە ڕۆژێک دێت بەبێ مراقبە و بەبێ چاودێری بەجێ دەهێڵیت. کەس مراقبەمان ناکات، بەخوا کەس نایدە دیارگۆڕەکەمان بزانە خەریکی چێ و خەریکی چی نییە، چونکە ئێمە لە ژیانێکین و کەسەکانیشمان لە ژیانێکی ترن، نە دەوڵەمەند، نە بەرپرس، نە حیمایی هیچ شتێک نابینیت. دەوڵەمەند جلوبەرگی هەر خامە، فەقیر و هەژار هەر خامە، بەرپرس و دەسەڵاتدار هەر خامەکەیە. هیچ کەسێک جیاوازی لەگەڵ هیچ کەسێکی ترا نییە. بۆیە لەوێ دڵپیسی نییە، دڵ لە خێزانەکەت پیس ناکەی، دڵ لە کچەکەت پیس ناکەی. کچێکی جوانت هەبووە، خێزانێکی جوانت هەبووە، بەجێ دەهێڵی و دەڕۆی، کۆتایی پێدێت. لە تەنیشتی کەسانێک و دەینێژی لەوانێ هەر نایان ناسیت. ئەوە مردنە، ئەو کارە ساتەیە. کەسی چاودێریمان ناکات، کەواتە هەوڵ بۆ قەبر و قیامەتی خۆت، کە سوکارەکەت لە دوای مردنت بەجێ دەهێڵن. بۆیە کاتێک کە دەتەوێت گوناه و تاوان بکەی، دەتەوێت سەرپێچی فەرمانی خوا بکەی، مردنت لەبیر بێ. دڵنیا بە ڕۆژێک دێتە ناو خۆڵا بزر دەکرێی، دڵنیا بە کە سوکارەکەشت تۆ لەبیر دەکەن، کەواتە هەوڵ بۆ قیامەتی خۆت